بمليون دولار العالم قازان زكاو دو هردي كازان زين شي ودت صوت لي استاذ جان ايوا امرو قربنا تو خاوني شقكاني جولدن تاورن وكاري قربنا ايوا تشكي شكتان بەڵێ ڕاستی من خۆم لە شوێنی دووریشەوە هاتوم زۆر شوێنەکەم دوورە کە هاتوم بۆ هەولێر بەڵام ڕاستی من لە عقدەکەشمان دیارە لە 4/5 2022 من عقدم کردووە خۆی بێت دوای 30 مانگ شوقەکە تەسلیم کات بەڵام تاوەکو ئێستا ئەوەی من با بڵێن VIPەکانە بە حساب VIPەکانە VIP چی هێشتا وەکو بناخەکەشی دانەنراوە یعنی وا 2 ساڵ و شتێک بەسەری تێپەڕی هێشتا بناخەکەشی دانەنراوە بەڕاستی پارەیەکمان تەسلیم کردووە یعنی نایەن چارەنووسی ئەم شوقانە بۆ ئێمە دیاری بکەن ئەچیتە دەستەی وەبەرهێنان شتێکی تراڵێ ئەچێتە لای کابرای وەبەرهێنەر کابرای خاوەن پرۆژە هەر شتێکەڵێ یعنی بەڕاستی کەس سەر دەرناکە گرنگە ئەوەی ئێستا ئێمە ئەم کۆبوونەوەیمان کردووە بۆ ئەوەی کە چارەنووسی شوقەکانمان بۆ دیاری بکرێت یان ئەوە تا نازانم پارەکەمان بۆ بگێڕنەوە یان ئەوە تا شوقەکان تەواو بکرێ و تەسلیمان بکرێت ئەسڵەن بە پێی ئەوەی کە ئەم عقدەی لەگەڵ منا کردووە هەموو مانگێک ئەوە بێت $300 خەرامەی تەخیری بە من بدات بەڵام من یەک شتاڵم من ئاڵم ئەگەر ئەم خەرامەی تەخیریە بەسەر من بکەوتە ئایا لە منی نایەسەندە و اما ل 2021 كوا دفعيه كم دبارا امن يك بخوم شي سبينز ورقم ده روبركيم سطواج دمترا لبانشان لبناغكي لبانشان هيكل طوابو اويج عينا بزرت طوابو يعني اول ديسان راوس اول لافا ونازمتيا والعصر باج دو ساري هيكل ين طوكر صار طابقه هيكل ين طوكر باري دفع دوم ده بخوي بقردم ده قردم كلي دامو فتك بيسخر ده كم طوكر بس في سبيل يقول نكور كريتياتي بموا ئێستا کە دەفعی دووەم دا ئیسێمیش عقدەکە بۆ خۆی ئەو هایە ئیسێم لەگە کلیلیان دامی دەفعی سێمیان دەدەمی ئەوش بە خۆ دەزانین پرۆژەکە ڕاوەستایە و دەفعی سێمان نەدایە هۆکاری ڕاوەستانی چێناڵێم بە قورآن هۆکارەکەی چییە دەمەک دەری لافاولیدا دەمەک دەری درۆن هات دەمەک دەری اقتصادیە ئەدی مادەمی اقتصادی بلو ئەوانی سەر مەصیفی و هەم تەواو دەبیتن یعنی پرۆژەیەتە ئەو پێشەنگە وا لەکنمانە بەخوای پێشنگ لەگەمە یان لە پێشەمەیان لەگەمە دروستکرا ئەوە تەواو عالەمەوە دوو سارە لە خۆی ناو دانیشتیە لە خۆی بە مرتاحی ناو دانیشتیە و ئەمەژەوە چەند یعنی تقریبا 5 سارە من ئەوەی زار کرێتی بیمە 5 ساری وتم و 3 ساری وتم خۆم پارەی کری نادەم ئێستا کری دەدەم پارەکەشم ڕۆی ئێستاکە ئێوە ژمارەتان چەند کە بەخوای 2100 کەس زیاتر یعنی نیشتە زیبوون یعنی ئێستا بری مەسەلەن 5 سەر عائیلەمە هەیە هەفتە هەیە 5 یعنی دەکات چەند نەفەر 2100 نەفەر بەس شوقەیە یعنی دەکات 6-7 کەس ايوين يعني قناني 6-7 كاس زور بي بقران اجا سطا بينزي دورمات بيتي لو خيلو قازانتي كربي سطا نوت بينزي فقيره داواتان دكان بقران داوا كان ما لتشيبيتين يعني باخذ زين داوا لا تشيلي الحكومه رئيس وزراء رئيس اقليمه يعني كاكا احزاب كان يجمعوا احزاب كان هم بينسخت كاكا يعني او بروجي عماني كتيا هر مستثمر جديدة بمليون دولار العالم قازان زكاو دو هردي كازان زين شي ودتي تعالي ندرين هندرين وهالقرده ها اخر هندير وقلت اوتك كاكواني نقرب تشينا جوري اما يعني معقوله من صار ناقرن بس نسر نابخوا وتوابخوا تندوين دير راوستينا